بەناوی خۆی گەورە و میهرەبان لە هەر جگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامیتەوە کەناڵی ئەسپەری پێیام لەگەڵ کامێرەمان یاوکارم هەرێم محەممەد پەیامێکی دیکی هەوڵاتیان بۆ ئەوەی ئاز خۆشەویست دەگوازینەوە بۆ ئومێدەوەی سوودان پێ بگەێنین بەڕێزان ئەمڕۆ دەمانەوێت بپرسین کورد لەوەتەی هەیە بەشی ئاوارەبوون بووە بۆچی کورد بەشی ئاوارەبوون بووە ئایا تا چەند هەڵەی سیاسیەکان وای کردووە کورد بەشی ئاوارەبوون بێت تا چەند کورد بەدەستی کورد ئاوارە بووە ئەم ئاوارەبوونانە تا چەند کاریگەری خراپی لەسەر ژیانی خەڵک دروست کردووە و جارێکی تر گەڕاون و خاڵی سفەری لەگەڵ هەوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین بینەرمان بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون کورد لەوەتەی هەیە دەوتری ئاوارە ئەبێ بۆچی هەڵا لەبەرەوەی سەرکردەکانمان نەزان و سیاسی نینەوە بۆیە ئاوارە هەمووی ئەوان بەرپرسندی قەت ئاوارە بووی ساڵینەوە یەک بەچی کەستە چۆن وەڵا هەستم بە غەریبیە کرد و هەستم بە ئەوەیە کرد کە میلەتی کورد هەر دایمە کارەساتی بەسەریت لەوەتەی هەیە هەر ئاوارەی و دەربەدەریێت چوویتە کوێ چوومە پێنجێت زانی خەڵک لە ساڵی هەفتانۆ ئاوارە بووە لە 91 ئاوارە بووە لە 88 ئاوارە بووە لە سیوەکی ئابە لە 96 ئاوارە بووە جارێکی تر لە 2007 ئاوارە بوونەوە دێتە بڵێن چیە ماوە خۆ بەدەزیێ منێ میلەت بڵێ هەرچێک ئەم حیزبانە هەرچێ بڵێن لەگەڵیانە میلەت لەگەڵیانە پێشمەرگە لەگەڵیانە خەڵک بەبێ موچە دایرەکان و فەرمانگەکانی بۆ بردن بەڕێوە بە سێ مانگ موچەیەکیانە ئەوان هەر ئێشتا نەزان بوون و نەیانزانی بەڕێوەمان برن بە هەموو شێوە ئێمە لەگەڵیان نابووین مامۆستا بێ موچە دەوامەکە فەرمانبەر بێ موچە دەوامەکە ئەم هەموو پارێش هەیە ئەوانەی خۆنەی دزن وێن ئێشتا هەر ناڕازی بووندەوەی تر خوش قبوڵی ناکەن خەتای سیاسیەکانە سیاسیەکان ئەوان بەرپرسندی ئەوان نازانن سیاست کرد کوردەواری دەڵێ کۆچکردن و ئاوارەبوون هەفتا حەو دەردی پێوەیە تا چەند پێت وایە کە ئینسانەوە ئاوارە بوویتر لە ماڵ و حاڵە گوزەرێت لە ڕووی ئابووریەوە تێگەش بێت جارێکی تر توانایی نییە ماڵێتر دروست کاتەوە بێتاقەت بێ وەڕزە بێت بە کوردی پێڵێن جاڕزە بێت دیتر بێزارە بێت چەند جار ماڵی دروست کرد و هەر کاول بۆوانەیە بێتاقەت دەبێت لەیتر یعنی بێهیوا بێ لە ژیان چی بکەین بۆیتر لە ئاوارە بوون ڕزگارمان ئەم دەموچوانە لە سیاست دوورکەونەوانەیە ئەم دەموچوانە نەمێنن جیلێکی نوێ بەڕێوەمان بەرێ لەو قەنەعەتیان باشتر بێت چەند جار ئاوارە بووی لە ژیانتا دوان ساڵی چەند و چەند هەفتا و پێ لە هەفتا و چوار بۆ هەفتا و پێنج ئاوارە بووم بۆ ئێران و لە ئێرانەوە هاتەوە کردشکە ئاوارە مۆ لەگەر چوە ئەمە خەتای چێە تۆ خۆ بیرێ خۆ نە ئێمە ئێوە بیرێن نە ئێمە یێرین تو هاوڵاتی زیاتر ئەمەوێت تۆ قسەکان وەڵی ئەوەیە کاکە ئێمە هەمیە زانم دەکا بێن بزانێت جا بۆ نەکە تۆش تۆزیشی بڵێ ئەیڵێن بەس حەزەکەم لە زاری تۆ تۆکو شاید حاڵێک ئەوەیە شاد حاڵەکەی من ئەوەیە ئەگەرشی زەعمەکان باز بوونە ئەمیلەتیانەوە پەڕەوازنەیەک خەتای سیاسیەکانە ئەی چیە خەتای سیاسی ئەیچە خەتای چیە خەتای میلەتەیە میلەت چی بکە ئەو میلەتاوەتانی بەبێ پارۆ بەبێ مکول و بەبێ ئاینە دەقاوتەی 200,000 دیناری هەیە ئەوەش 45 معاش وەرنەگرتووە خەڵک تۆ نارە خەڵک ناڕازێتەوە ئەو کاتەنی ئاوارەبووی هەستێ بەچی ئەکرد وەڵا هەستم بەوە کرد کە زۆر بەشەر نیم بۆچی هەوارە بووم بۆچی ئەوارە بووم لەسەر چی ئەوارە بووم حاڵەتی یاسوقات طبعا لە ئێران هاتوومەتەوانی بە تاقی تەنیا خۆم و سێ مناڵ وەکو هینێکی ڕوت هاتووەتەوە نشمان بوو مناڵی زۆر تیاچوو لە ڕێیا زۆر بێ قەزدادی بە هەر فرەیە لە تاوانە ئەسیکە فرەیە زاری وایە مناڵ ئەمان ئەگەر ڕازەکەن ئەوە میلەتەکەی لەگەڵیانایە دەوەرن چاچیکەن دەوەرنەم شەڕ شۆڕە لە بینەلانەوە میلەتە چاکەن و ئێمەش هەموو خزمەتیان بکەین و بەسەر چاو لەگەڵیانەبی ئەگەر شاهدە هەروە بوون هەربابوون ئەوەتانی وەکو پێم پێوەتانی چدانە 45 دانە شەوی ڕێکە من هەسوومە نەگرتووە ئەو تەقاوتی من عاشی وە نەگرتووە یەن لەو 2 دینار داواکەن لەو دینارە داواکەن لەو دینار دەکە ئەمە حاڵێک چی بکەین بۆی جارێکی تر ئاوارە نەبینەوە چارەسەر خۆیانە چارەسەری کەن و ئیلە ڵاو بڕایەوە بە ئەمیلەتە ئەوەنگا هاوارە نەبێ چارەسەری کەن بە هەمویان ببن بە یەک وەکو پیاو وەکو قسەکانی عەلی باپیرە لێ پەیام وەکو قسەکانی ڕوانە وەکو قسەکانی ئەمریکا لێ حیزبەکانی کە بابن بە یەک لە ڵاو بڕایەوە کۆتای بێن نوە دانیشن مەفعان چۆنیان خواردووە هەر مەمنونی بۆچی کورد
بەشی ئاوارەبوون بووە ئاوەڕەبوون وەکو کابوسێکە لە مێشک و لە هزری تاکی کورد دەرناچێت هەتا ئێمە خاوەنی ئەم دەسەڵاتانە بین خاوەڵی ئەم بەرپرسانە بین ئەبێ هەر ئاوەڕەش و ڕوت و دەربەدر و ئاوارە بین ئێمە جارێ شوانێکی باشمان نەبووە لە هەموو حیاتمانە لەبەرەوەی هەر ئینسانێک ڕانێ شوانێکی باشی نەبێت دایمە گورگەی خوا میلەتی کورد هەر دایمە کارەساتی بەسەریت لەوەکەی هەیە هەر ئاوارەی و دەربەدەریێت بۆ 75 ئاوارە بووم بۆ ئێران و لە ئێرانەوە هاتووە کردشکە ئاوارە مۆلەکەت بوو ئاوارە ئێران بووینا خەرچی هەولێرم هەر ئاوارەی دەستی خۆمانی لە سولێمانیمە حتا ئەمانە لەسەر حکم بن هەر ئاوارا بینەوە ئیتر دازم ناکە وان خۆیان بخۆ دەزانی لەناو ئەم هەموو نحمەتە خۆشەدا بوون حکومەت بوون دەوڵەت بوون لە خۆیان تێکدا ئێمەشەمە دەست کردو تۆ لەسەر داوای خۆت حەزەکە دەموچاو دەرنەچێمە ژۆک و ئەرکێکی ئیعلامی خۆمان بەسەر چاو لە خزمەتین با دەموچاو دەرنەچێ بەس قەناق قسەکانەوە بکە جەنابە خەڵکی کوێی من خەڵکی شارۆچکەی دۆست قورماتوم ئێستا ئاوارەی بەڵێ ئیسا ئاوارەم و بە کلپلەکەی بەرخۆم چۆ دەرنەکەم ینی کلپلەکەم نێناوە باوەڕکە 8,000 دینارم لەگەڵ خۆمێنە 8.5 باوەڕ بکە ئەتر ئەوەی پارە و ماڵ و ملک و هەمووی گشتیان سوانەوە و هیچم نەماوە ئیسە ماوەتەوە مڵکەکەم هەبەست نەتەکەێتەوە ئەتر باوەڕکە دەربەست نایم دەوترێ کورد بە درێژای مێژوو هەر ئاوارە بووە بۆچی ئاوارە ئەبێ باسی ساڵانی ڕابردوو بۆکەم لە 63ەوە ئێمە لە شاری دووزا بە مەسائلێکی تائیفیەوە ئێمە زۆر تعدامان دەکرد خاصەتەن کوردی شاری دووز زۆر بە مەسلەیەکی تائیفی مەذهبیەوە زۆر تعدامان دەکرد زۆر یعنی لە مەسلەکە دوای لەش کورد خۆی ڕاستیەکەی لە ناوچەدا بڕاوەکان ئەوە چەند ساڵە ئێمە هاوارەکەن کاکە ئەبێ ئاوا بکەن هیچ لایەنێکی کوردی بەڕاستی ئاوریان لە ئێمە خەڵکی دووت کاتێک هەموو لایەنە سیاسیەکان کاتێ باسی کەرکووکەن و بەبان دووزا بازەدەن ئەڕۆن بە خانەقین و جەلەولا ئەی باشە بۆ بەان دووزا بازەدەن من گلێم لە هەموو سیاسیەکانی کوردەیە چەند جار تا ئێستا تۆ ئاوارە بووی لە ژیانتە باوەڕکە لە 63 هەتاکوی ساکە من بەم ئەمرەی خۆمە 5 جار خانم کوردە لە دووزار ڕماوە 5 جار خانە کوردۆ تێک چووە تێک چوە پێکیانەوە بۆت تێکیان دا و تاڵانش کراوە باسی ئەگەر 63 لە ناو ماڵەکەی خۆمانە ماڵەکەمان هەڕاش کراوە بەس لەبەرەوەی قومیەتم کووردە بەس لەبەرەوەی قومیەتم کووردە چەند پێ دوای هەڵی سیاسیەکانە حەکیمانە ڕەفتار ناکەن بۆیە کورد ئاوا هەمیشە ئاوارە ئەبێ با پێت بڵێم ئێمەی کورد گەرەکمان بوو بە سیاست بەس سیاست لەگەر کیا لەگەل مقابلەکەت هیچ ڕۆژێک لە ڕۆژان گوێ لە دەنگی کورد ناگرێت ئێمە ئەیانکەینە بەشەر ئێمە یانکەینە دەوڵەت پشتمان لێکن هەر لە شێ مەحموود مەلی کۆبیگرا هەتا بگاتە ئێستاکە ئەوان کە کورد ئەیانکاتە دەوڵەت ئێمە ئەڵێن با مەسلەوە سیاست دیکەن لە بەس ئەوان کە دەستیانداری کرد بە قوتێکن لەگەر کووردا من بوایم ئەو وەختەی کەوا موستیان کرد وەکو کوردێک نەمێشت هەتاکو ئەم ئیتفاقیم لە بەردەم ئوموم متحیدا بێن بەیانی ئەگەر هاتوو ئێوە موسڵتان کرد گێشەکە پشت نەکات لە خۆمان نەمێشت مەسەری مووسڵ حەویجە تەواوکەن اینجا دەستکەن بە مووسڵ چونکە ئەوان ئەو جێژیان هەمووی هەوە دە حەویجە دوایدا هەندێک لە جەبهەی تورکمانی لە شارەکە ینی گەریکیانە خۆیان بە کەمینە خۆیان فەرکردنە سەر زۆرینە 5 جار تا ئێستا ماڵە لێ تێک چۆ ماڵە ڕووخاوە هەستت چۆنە وەکو کوردێک وەڵایی من ئەو ناڵێم ئەلحەمدولیلا ئێستا خۆم سەرم سەلامەتە و لەگەڵ مناڵەکانمە هەمویان وەلەو پەرتەوازە بووین هەردووانمان یەکێکمان لە شوێنەکە وەڵاهی پێم ئەوەیە کە یەکگرتوو بوو با ئەتر بەس بێنە سەر کەناڵەکان وەکو ئیشە و گوێم لە 2 کەس بوو یعنی ئەم 2 کەسە مناقەشێکن کاکە ئەگەر 2 کەس ئەگەر مناقەشە بکات لە ئێنارتی ئەگەر کەس گویان لێرا نەگرێت ئەگەر هەردیان پێکەوە قسەکەی عنی کەس گویان لێ ناگرێت ئەبێ یەکتری مەجال بدەن یەکتری لەبەرەوەی تاکو بدەن ئەمسان سیاسەتی کورد هەمووی بەغەڵە دەگەڕێتەوە هەڵی سیاسەکان بووە بەێ چەند جار ئاوارە بوویت وڵایەت 300 ئاوارە ئێران بووینا خەرچی هەولێرم هەر ئاوارەی دەستی خۆمانی لە سولێمانیمە یەکی ئاپ سیوەشیا بۆ لێرەمە هەر سیاسەتی غەرەتی کورد بووە هەستت چۆن بۆ ئەو کاتانی کە تۆ ئاوارە بوویت چەند جار ماڵ و حاڵە لێت یەک چووە جارێت لە سفرە دەستێک پێکردەوە تەوان کەس ئاوارێ بوون پێخۆشە هەر لە بەدەستی کوردش
ئێستا خەرگەوە ژیانە تێدا ڕۆژێ حکومەتێک دێتە سەر کوردستان و کوردستان داگیر دەکات. چۆن بتوانین وا بکەین تجارەتە کورد ئاوارە نەبێتەوە؟ وڵا دۆبی سیاسی بە سیاسەکان بێت ئەو سەرکردانی سیاسی کورد ئەوەی تازە بگۆڕێت مەجموعە خەرکەشی تازە بێتن گەنج مێشکەشی سافی هەبی بەس بەوە دەکرێت ئەگەنا دیسان ڕێژکەون غەڵەتکە دەکرێتەوە. کەسی وامانێڵێت تازە 3-4 خانم دروست کردو و ڕووخاوە بنمرە ئێستا پێشتەوە برادێک مەرگە لە 2 سوات وڵە تا ئێستا 5 جار خانم ڕووخاوە لە 63 وڵە لە 63 خانەکەم هەڕاج کراوە. کاتێکە بۆ نمونە تۆ جارە 2 جار خانوو ڕخێنرا بۆ نمونە ماڵە لێ تێک چوو تجارەت دەکەیت دۆ سەر پێی خۆت تۆ لە ژیاندا فرای 2 جار خانووکردنەکەوی عیلاج چییە؟ عیلازی نەوەڵە فریان ناکە بەس عیلاج چییە؟ ڕەنگە 2 زایت کرد ئاوارە بینەوە مارد خانی خراکردەوە بە خۆم 3 خانیم خراکراوە زمانی بەعاز پێشمەگە بووم خراکرا چوومە ئێران نەوەتویەک هاتینەوە لە هەولێر بووم لە سیوێشی ئاب برادانی پارتی لەگەدە بابەی بەعاز خرایان کرد ئەو ئێستا لە سولێمانی مەنازن ئێستا خانووکۆ داگیر کرا لە هەولێر بەێ داگیر کرا و تارانیشان کرد. سڵاو دەبێت سەرچاو کورد هەمیشە بەشی ئاوارەبوون بووە وەکارچیە یەکڕێزی گەلی کورد نییە یەکڕێزی سیاسیەکان نییە سیاسیەکانمان بە هەڵەچوونێکی گەوراکەن حەق دیانەیە بەیانی هەز لایەنی کە بچێتە سەر حکم ئەو حەقدە بەرامبەر لایەنەکانی کە بەکارێنێ بە بێگومان خۆرین بەڵێ خۆرین زۆر لەبەرەوە ئیستا بەیانی هەچ کەسێکی بچێتە سەر حکم لە جیاتی پارتی و یەکێتی ئەو حەقدە بەرامبەر پارتی و یەکێتی بەکارێنێ معنای قەت سەرکەوتونام یەکێک لەسەر حکم بێ حەق دی نەبێت چون کاتێ ئەمە شەڕی دشمناتی عشاری نییە ئەمە شەڕی سیاسەتە بێ کە تۆ هاتیتە سەر هەر حکومێکی سیاسی بە دڵێکی فراوان ئیشکەی نەک بە ئەوەی بچی حەقت بەرامبەرەکە بەکاربێنی ئێستاش کورد هەتا نەبێتەوە بە یەکڕێز و خەڵکی سیاسی باش کاری لێ نەکە ئێمە سەرکەوتو نابین ئەو سیاسیانش ئەچن ئەڵێن گەنجنیان ئەوەن حەقت بەکاربێن هەروەکو ئەمانە من سیاسی نیم. چەند جار ئاوارە بوویت؟ من خۆم لە ژیانی عینیمە لە ماڵمان لە جێی فەرماندەیی گشتی بووە ڕخاوە ساڵی 63 ساڵی 77 دیسان ڕخانیانەوە مقڕی فەیلەکان لێ دروست کرد هاتینە منتقەی تاسلوجە لەوێ دیسان ڕخانیانەوە هاتینە ناو شار ئێستاش هەتام حەدە نازانین چاوەڕێکیەکە چەند جارێکە خانوو ڕخێنراوە کە ئاوارە بوویت هەستت چۆن بووە تا چەند پێ دوایە ئیتر مرۆڤ تااقەتی لە ژیانە چێت تااقەتی لەوە جارتر خانوو کاتەوە ماڵ کاتەوە ئێمە خەڵکێکی ژێردەستین نابێت تااقەتمان بچێت ئێمە خەڵکێکی ژێردەستین چەند جاریش بڕخێنە بێ بە هەزارە هەر لێمان کوژێت تا سەر بەخۆی وڵاتەکەمان وەرەگری ئەمەیان شتێکی کەیە من حەقی پارتیم نییە ئەوەی کردو حەقی کەسم نییە بەڵام ئێمە ئەبێ مافی خۆمان وەرگری کە تۆ جەنابەت بۆ نمونە گروپێکی ئیسلامی ئەبێ داوای مافی وڵاتەکەت کرد کاتێ لە قورعانە ئەڵێ لەسەر خاکەی خۆ بکوژرێ شەهیدی معنای ئەم سەرکردانەی ئێران و ئەوانە هیچی ڕاست عێراق ئێران تورکیا هیچی ڕاست لەگەڵ میلەتی کوردان ناکە ئەگەر ئیسلامێکی حەقیقی ئێمەش مافمانەیە وەکو خەڵکە داوای لێبرنی لێ چۆن بتوانین جارێتر ئاوارە نەبینەوە یەکریزی کورد سیاسەتێکی حەکیمانە سیاسەتێکی نەرم سیاسەتێک حەقتمان نەبێ بەرامبەر یەکتری قوبولکردن بەڵام ئەو یەکتری قوبولکردنە حەقتمان نەبێ بەرامبەر یەکتری نەک حەقێک بەیانی بەکاربێنینەوە بەکاری بێنینەوە هەست کەس بچێت سەر ئەو سیاسەتە حەقی هەبێ بڵێ من سەرکەوتم کەس سەرکەوتونیە لە کووردا کورد ئەو کەسێک کە چوە سەر حکمی ئەم وڵاتە لە جیاتی مەسعود بەرزانی لە جیاتی فلان بەدڵێکی ساف و بەدڵێکی گەورە بڵێ من لاپەڕێکی سپی هەڵ ئەدەم بۆ هەمووان بێ بۆ هەموو گەلی کورد بێ نەک هەر بۆ ئەو لایەنی کە بەیانیست بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی ئەچێتە سەر حکم نەڵێ کۆمەڵ هەوڵ نییە ئەبێ بۆ میلەتەکەی هەوڵدا بۆ خاکەی هەوڵدا بۆ یەکڕێزی گەلی کورد هەوڵدا بەدڵێکی فراوانە ئەو سیاسەتی لایەنەکانی کە بەرامبەر هەر لایەنێک کردوێتی با ناویندایە نێنم ئەو حەقدا ئەو بەکاری نێت ئەو بە سیاسەتێکی گەورەترا بەس بڕوا بۆچی کورد بەشی ئاوارەبوو بووە ئاوارەبوون وەکو کابوسێکە لە مێشک و لە هزری تاکی کورد دەرناچێت هەتا ئێمە خاوەنی ئەم دەسەڵاتانە بین خاوەڵی ئەم بەرپرسانە بین ئەبێ هەر ئاوەڕەش و ڕوت و دەربەدر و ئاوارە بین ئێمە جارێ شوانێکی باشمان نەبووە لە هەموو حیاتمانە لەبەرەوەی هەر ئینسانێک ڕانێ شوانێکی باشی نەبێت دایمە گورگەی خوا میلەتی کورد هەر دایمە کارەساتی بەسەریت لەوەکەی هەیە هەر ئاوارەی و دەربەدەریێت بۆ 75 ئاوارە بووم بۆ ئێران و لە ئێرانەوە هاتەوە کەرگشکە ئاوارم بۆ لەگەت بوو ئاوارە ئێران بووینا خەرچی هەولێرم هەر ئاوارەی دەستی خۆمانی لە سولێمانی ما حتى ئەمانە لەسەر حکم بن هەر ئاوارە بینەوە ئیتر لازم ناکە وان خۆیان بخۆ دەزانی لەناو ئەم هەموو
نحمة خوش دابون حكومة بون دولة بون لخوان تقدر إما شامل بس كدو ئەوەندەی کە لە بەتەمەن و بە تەجروبەکانمان بیست بێت کورد لە مێژەوە ئاوارە بووە لە ساڵی 1963 کورد ئاوارە بووە لە ساڵی 1974 لە دوای شکستی شۆڕشی کوردی جارێتر ئاوارە بۆتەوە لە 1970 کورد جارێکی تر ئاوارە بۆتەوە لە ساڵی 1992 کورد هەر ئاوارە بۆتەوە لە شەڕی نەگریسی ناوخۆ و سیوێکی ئابدا جارێکی تر کورد ئاوارە بوویەوە لە ئێستاشە کە ساڵی 2007 جارێکی تر کورد ئاوارە بوویەوە وەیە ئەم هەموو ئاوارەبوونا کە بەسەر میلەتی کووردا هاتووە کاریگەری دەرونی زۆر خراپی لەسەر ژیانان دروست کردووە بە جۆرێک دەوترێت کورد ئەوەندە ماڵی دروست کردووە و ڕوخێنراوە ئیتر تااقەتی لە ژیان چووە و هەموو جارە لە سفرەوە دەستی پێ کردوێتەوە بۆیە دەژوترێت مرۆڤ دەتوانێت لە ژیانیدا جارێ دوو جار ئەو پەڕی بتوانێت خان و دروست بکە ئەویش ئەگەر توانایەکی باشی هەبێت ئەگەرنا هەموو جارێ ماڵی تاڵان کرابێت و ئاوارەی وڵاتان و شاران ببێت بەڕاستی نەیتوانێت جارێت بچێتەوە سەر پێی خۆی ئەمە جگە لەو هەموو ئاوارەمان کە لە تاراوگان کە لە وڵاتانی ئەوروپان لە ساڵی 1970کانەوە ژیان بەسەر دەبن تا ئێستاشی لەسەر بێت خەڵک پۆل دەڕوات و نیشتیمان بەجێ دێڵێت هاوڵاتیانیش پێیان وایە هەڵەی سیاسیەکانە کە نەیانتوانیوە حەکیمانە ڕەفتار بکەن لە ڕابردوو تا ئێستا بۆیە میلەتی کورد زۆر جار بەشی ئاوارەون بووە و لە کۆتاییدا کورد مایە پووج بووە هەموو ئەم ئاوارەبوونانە وای لە کورد کردووە کە دڵی بە ژیان خۆش نەبێت کە جارێکی تر بگەڕێتەوە خاڵی سەفەر کە نەتوانێت جارێکی تر وەکو جاران ڕێبکاتەوە و ژیان بەخۆشی بەسەر بەرێت بۆیە گرنگە لە ئێستاوە ئیتر سیاسەکان حەکیمانەتە ڕەفتار بکەن و چیتر باوەڕ بەو بەڵێنان نەکەن کە وڵاتانی دراوسێ و دوژمنەکانمان پێیان داوین و پێویستە ئیتر بە خۆمانە بچینەوە و حەکیمانە ناوخۆدا ڕەفتار بکەین و یەکڕێزی ماڵی کورد یەک بخەین بۆی جارێکی تر کورد ئاوارە نەبێتەوە بەداخەوە زۆر جاریش کورد بە دەستی کورد ئاوارە بووە ئێمە زیاتر بەردەوام دەبین بە بزانین سەبارەت بە ئاوارەبوونی کورد چیکەمان پێ دەڵێن لەگەڵمانە بن زیاتر پێمەکان دەگوازینەوە فەرمون دەوترێت کورد لەوەتێ هەیە هەر ئاوارە بۆ بەش ئاوارەبوون بووە بۆچی من پێم وایە کورد قەدەری واتانە وشەی ئاوارە بکەن کوردەوە چونکە بەهۆی ئەو سیاسەتە شکست خواردوەکانی حزب کوردیەکان هەر لە مێژ و تاکو ئێستا و لە داهاتوشە کورد ڕوبەڕووی ئاوارە ئەبێتەوە لەبەر ئەوەی مێژووی کورد ملیتی کورد قەت نەگەشتووە ئەو ڕادەیە کورد لە ناخیدا ئاسوود دەبێت بۆیە من پێم وایە تا ئیساکە هیچ زمینە سازیەک نییە کورد ئاسوود بێت بۆیە هەمیشە بیری لای ئاوارەبوونە ئاوارەبوون وەکو کابوسێکە لە مێشک و لە هزری تاکی کورد دەرناچێت لەبەر ئەوەی ئەو کابوسە لە ساڵانی چلەکان و هەشتاکان و نەوەتەکان و لە 2000کان ڕوویداوە بۆی تاکو ئێستا بەرداوامە لەبەر ئەوەی قیادەی کوردی تاکو ئێستا نەیتوانیوە مخاتبەی تاکی کورد بکات و ئەو کابوسە ئاوارەبوونە لە مێشکی کوردە دەربکات دەوترێت کورد لەوەتە هەیە بەشی ئاوارەبوون بۆ بۆچی وڵی ئێمە جارێ شوانێکی باشمان نەبووە لە هەموو حیاتمانە لەبەرەوەی هەر ئینسانێک ڕانێ شوانێکی باشی نەبێت دایمە گورگەی خوا سیر ئەو دێهاتانەی لا ئێمە کە وەختی خۆی ئەنفال بووە خەڵکێکی چاوساوە خەڵکێکی شەید لە پێناوی ئەم کوردستانە ڕۆی بەڕاستی ئەمانە زوڵمێکە لە ملەتەیەکان هەم بۆ خۆیان و هەم بۆ ملەتەکەیانش لە شۆڕشی ئەیلولا هەر تاوایەوە ئەو شۆڕشەکە تاوایە بەڵام پێش ئەوەی مامجەلال قەرارێکیدا خۆی مامجەلال ئەیزانی ئەم وڵاتەوای لێ دێت دڵنیا بە وەختی خۆی گردبووی مامجەلال لە تا مامجەلال مابوو کاگنەشیروان مابوو ئەم وڵاتەی گردبوو مەجموعەیە حیزبەکان خۆ ناڵی پارتی هەمووی خراپە ڕەنگە پیاوی باشی تیابێ پارتی پیاوی باشی تیابێ پیاوی خراپیشی تایە بەڵام زۆرەکەی خراپە لەبەر ئەم بەڵێ چەند جار ئاوارە بووی لە ژیان من لە هەموو حیاتمە هەر ئاوارە بوومە هەر شۆڕش هەرووامان کردو حکومەت ڕووخاوە لەبەرەوەی ئەم حکوومەتە من پێم وانە خزمەت ملەتەکەی خۆی بکە ئازانی چۆن ئەم حکوومەتە کابرایە ئێمە هەر دەربەدەر بووینە شیعە وەختی خۆی لە ئێران بووە لەگەڵ ئێمەیە بۆ ئێمە پێشمەرگە بووینە مساعدەیانمان کردووە نابێ بێنە سەر کورد بکوژن بەڕاستی کورد تاوانێکە بۆ حکوومەتی عێراقی کورد بکوژێ لەبەرەوەی ئێمە وەختی خۆی پێشمەرگە بووینە لە شاخ یارمەتیانمان داوە خزمەتیانمان کردووە ئەبێ ئەوان بەدالێک
بەڵام سەرکردەکانی خۆمان بەڕاستی سەرکردەکانمان سەرکردەیەکی خراپن سەرکردەیەکی دواکەوتن شوانێکی خراپمانەیە بەڵام ئینسان ئەبێ زەمیری هەبێ بەرامبەر ئەم وڵاتە ئەمەمە چەند ساڵەمانە نەوتە فرۆشن فەرمو کوا نەوتی ئەم وڵاتە کوا قانونی ئەم وڵاتە کوا باشە ئەم هەمکە نەوتە فرۆشرا بۆچی معاشی ئەم مانگە ئەم فەقیر و هەژارە نادەن ئەمە ئەم هەمکە پێشمەرگا ئەم هەمکە هەژارە ئەم هەمکە شەیدا کاتانەی ئاوارە بووی هەستە بە چی ئەکرد ژیانت چۆن هەست بە ناخۆشیەکە بەچی لەو شوێنانەی کە ئاوارە ئەبوویت هەستەکرد ئیشی دەست ناکەوێت کەسەبەت دەست ناکەوێت بێ جێگەولانی ماڵەکانت بەرسین تەڵان ناڕاحەتی خۆتۆ ژیانە نییە خانوونیەتیا دانیشی لە ژێر کەفر و نایلۆن و خانوابی بەو شێوەیەژی لەکوێ ژیانە هەیە کورد بۆچی بەردەوام بەشی ئاوارە بوونە بۆ وڵی کورد لەبەرەوەی یەکبوون نییە لە ناو یەکە بەشێکێگەر یەکبوون بێ بەو شوێی وا لێ نایێت زۆر جار کورد بەدەستی کورد ئاوارە ئەبێت ڕاستە وەش ڕاست بینیمان باش چۆن بتوانین وا بکەین جارێتر کورد ئاوارە نەبێت یەک گرتووی کورد بە یەک گرتو بێت ئاوارە نابێتەوە لە ناوخوا دوای خۆت یەک بووی لە دەروێش پشتگیری دەکەن دەوترێت سیاسەکان سیاسەتی حەکیمانیان نەکردووە بۆیە کورد هەمیشە بەشی ئاوارە بوون بووە ڕاستە ڕاستە سیاست یەکسانی ناکەن خۆم و خۆی یەکەم بۆی وایان لێت هەستە چۆن بوو کە ئاوارە بووی والله شتێکی زۆر ناڕەحەت و ناخۆش نەبوو بووی بێپارە بووی هەر پارە نەبوو هیچ پارە نەبوو حەزما خراپ بوو شتی خواردنمان پێ نەبوو سەرمامان بوو حەڤەی مانگی 5 ڕۆژدانم باران باری سەرما بوو زۆر وڵی تێرێ تۆزێ وریا بووم نەخەدارم بڕێ وشەوە دانۆم دەوەساو کردم بە کەپر شوێنی دەوابێکی لێ بۆ ڕێک دام پۆشتی و خۆم چوومە ژێری لەگەم ناڵەکانە بە زۆر خەڵک سەرمای دەوترێت کورد هەمیشە بەشی ئاوارە بوون بووە بۆچی ئاوارەبوون وڵی قەزی ئەوەی بە ناسووی خواناڵم هەست کە سیاوێ بە مەسوولی ئێمە لە دوای خایان دەرەچی سیاسەکانە ئارە وڵا دەوترێ نانزانن سیاستکان حەکیمانە سیاست ناکەن بۆیە ئەمانە بە سیاسەتی نەوتن نەوتە فرۆشن و خەریکی کە کۆژە بنەوانەیە دەبەر مەسلحەتی میلەت نییە بەس دەبەر مەسلحەتی ئەوەیە کەوازای ئەمنە تۆ چۆن فرۆشین چۆن تاوتویکەین چۆن چۆنایی پارەپیاکەن بەسەی پارەپیاکردن بۆ خۆیان واتە نەیانتوانیوە بۆ میلەت نییە بە هیچ جۆرێ نەوەڵە ناو کوردنەوەوانە قەت ئەمانە لە ئیسانی باش ناچێت دەوترێت زۆر جار کورد بەدەستی کورد ئاوارە بۆتەوە بۆ نمونە لە سیەکی ئابا خەڵکی هەولێرە ناردە سلێمانی خۆی ناردە هەولێر فەرقوفۆ بوو جا ئێمە خوا بۆی کردین سوکە حکوومەتێ بووین ئەم کابرا بە شەو ڕۆژێ وای لەم میلەتی کوردە کرد کابراکیە وڵی تر ئەمە دوسێ جاری من فرۆش ئارە وڵا جا تا ئەوان بمێنن کوردی سەحەت ناکە نابێ بەیچ بۆ خۆشم پێشمەرگی کۆنم چۆن بتوانین جارێکی تر ئاوارە نەبینەوە واللهی ئەتا ئەمانە لەسەر حکم بن هەر ئاوارا بینەوە قەسیەکەمان بیان نیە چیان لێکێنەمانە وڵی ئەبێ هەوڵ بندان بن هەر هەموو خەڵک هەر هەمویانەقا بارمان هەوڵ بن ئەمانە لابن ئەم دەسوودای لێ لا نەچوون وڵی لا نەچون نەبێ هەر ئاوا بەشمان ئەراوا بێت هەردووا کەوتوە بین ئەمە سوکە حکومەت دەبووین هەچی ئەو وڵاتیان یارمەتی ئەمەیانەیە بە دوو قسە وای دەکرد کەس یارمەتیمان نایە کەس داقێنی بەسەرمانەوە خەرمانەکەی لێ هاو چەندمان بەخێوی کرد دوای ئاگرێکی بێەوە حەچیەکی کرد قیمەتی یەک وشی نەما هەر حای کوردیشان برد هەیە پێشمەگەشتیان برد ئەو هەم کوڕچاکە کوژرا لە پێنای هیچە هەر حیای هەموو میلەتی کوردیشان برد من لە هەموو خۆم ئەسکەر بووم دەگەڵ دووسێ کوڕیگە بەسەر لە 13 عەربمانە بە 3 کەس ئامەراو دەچون لێت ئەمەوای سەیدی شەڕ بووە دوای سێکی سەڕن جازایات پێمەتی وڵی کورد ئازایە کورد بەشتەرەفە ئیتر زۆر وەسفی کوردیە بەس بەخوا ئێستا کوردیان بێ حرمەت گرمانە خوا بێ حرمەتیان کە ئینشەڵڵا بۆچی کورد بەشی ئاوارە بوون بووە ئاوارەبوون وەکو کابوسێکە لە مێشک و لە هزری تاکی کورد دەرناچێت هەتا ئێمە خاوەنی ئەم دەسەڵاتانە بین خاوەڵی ئەم بەرپرسانە بین ئەبێ هەر ئاوەڕەش و ڕوت و دەربەدر و ئاوارە بین ئێمە جارێ شوانێکی باشمان نەبووە لە هەموو حیاتمانە لەبەرەوەی هەر ئینسانێک ڕانێ شوانێکی باشی نەبێت دایمە گورگەی خوا میلەتی کورد هەر دایمە کارەساتی بەسەریت لەوەکەی هەیە هەر ئاوارەی و دەربەدەریت بۆ 75 ئاوارە بووم بۆ ئێران و لە ئێرانەوە هاتەوە کردشکە ئاوارە مۆلەکەت کۆ ئاوارە ئێران بووینا خەرچی هەولێرم هەر ئاوارەی دەستی خۆمانی لە سولێمانی ما ئەتا ئەمانە لەسەر حکم بن هەر ئاوارا بینەوە ئیتر دازم ناکە وان خۆیان بخۆ دەزانی لەناو ئەم هەموو نحمەتە خۆشەدا بوون حکومەت بوون دەوڵەت بوون لە خۆیان تێکدا ئێمەشەمە دەست کردو کاتانەی ئاوارە بووی تا چەند نەبوونی و نەهامەتی و بینی وڵی ژانەبوونی پیا گاوەڕبیشی بۆ دەردەچێ بۆ دەرناچێ بە سەڵتی دەرچوین و چەند ساڵماین و لە ئێران و هاتوینەوە ئاوارە بووینەوە تر بەو شێوەیە
دەوترێت کوورد هەمیشە بەشی ئاوارە بوونە بۆچی هەروە بە کورد هەروە بووە وەڵام خۆی سەرکردەکانی خۆمانە سەرکردەکان بەڵێ خۆی هەموو کەس نادەنگە خۆی سەرکردەکانە ئێمە کێشەمان چییە ئەگەروان پیا بن و بێکەوە بژین ئێمە کێشەمان چییە وایە دەوترێت سەرکردەکان نەیانزانیوە سیاسەتی حەکیمانە بکەن دیوە نادە بێکەوە بژین نادەنێ پێکەوە بێکەوە بژین و بۆ خۆیان ئیتر داخم ناکەوان خۆیان بخۆ دەزانی لەناو ئەم هەموو نیحمەتە خۆشەدا بوون حکوومەت بوون دەوڵەت بوون لە خۆیان تێکدا ئێمە شەمەت بەست کردو دەوترێت خۆخۆر لە ناویەکە کورد بۆیە نابن بە هیچ ناگەژانە پیاوتر بن خۆخۆر مەڕ بگیان هەروانە بۆ لە قەدیمەوە زمان شەمو دەزاتێ بۆ بڕوان هەروان نەبووە دەی بەڕێزم گیان فەرموشی داخمەدا چی بکەین بۆی جاتر ئاوارە نەبینەوە وڵا دا خۆ یعنی حالم لیان ڕز بووێن دەبرێن یەکگرتو بین با یەکگرتو بین یعنی پێویست ناکاتەوە ئێستا بن بیر لەم عالەمە هەمووی هەر نازانی چی بکەین چاک دەبێ تازە لەوەش بووە ئەوا یەکیش بین لەوەش بووە تازە لەوەش بوو یەکیش بین چوە وامان لە خۆ کردووە ئەگەر خەدێکی نەبیت ماڵ نەڕۆخاوە بڵێ ماڵە نەڕۆخاوە قەت کورە دەیان جار ڕوخاوە برا ئێمە حکومەت داگرتوین بۆ سوورە قەڵات سوورە قەڵات داگرتوین بۆ سێمانیسم بۆ زیان بۆ ئێرە یعنی کێشەمان هەر ڕوخاندن و داگرتن بوو هەر ئاوارەی بووین ئەولیەکە تااقەت لە ژیان بێنێ نەماوە تاقمان لە کوردایەتی نەماوە ئێمە لە ژیانێکمان بێزارین زۆر زۆر بێدە ئەمانم هەر پیا پێ ئەبێ لە کوردی شت ئێمە بووینە حکومەت گەشتە لوتکە دوای ئەومان لە دوگەسە دەبینی ئەگە بڵێ دینارێکمە خۆیان دەریشم ئاژ نییە هیچ شتێکم نییە هەر بەشانی خۆم ژاوم بەس دەستوباوی خۆم ژاوم بەڵان پێشم ناخۆشە قەزا ئاوا بێ جار ئاوارە بووی من بۆ خۆم نزیکەی 6 جار ئاوارە بوومە 2 جار بەهۆی ڕژیمی بەعسەوە 4 جارش بەهۆی شەڕی نەگریسی کوردەوە بەدەستی کورد 4 جار ئاوارە بووی باڵێ ئەگە من 2 جار بەدەستی بەعسە و ئاوار بوومە بەڵام 4 جار بەدەستی شەڕی ناوخۆی کوردەکان و ئاوارە بوومە تاوانی کوردەکانە تامەوە لە بەعسەکان زیاتر بووە من پێم وایە ئەگەر هەڵی سیاسی کورد و حزبە کوردیەکان نەبوایە کورد لە پێشوش ئاوارە نەبوو چونکە کورد هیچ کاتێک بەرنامەی سیاسی و سەربازی نەبوو بۆ ئەوەی کورد بپارێزیێت لە کاتی ئاشت و لە کاتی شەڕدا ئەگەر هاتو ئێمە قیادەیەکی حەکیمان بواە لە ڕابردووە و لە ئێستادا و لە داهاتوشە قەت حاڵی کورد نەگەیشتە بە ئیساکە من جارێکیان لە سنوورەکانی ئێرانە ڕوبەڕووی مەرگ بوومەوە چەندین جار بەڵام خوانمی پشتووە بۆیە ئێستاکە پێویستە پیادەی کوردی بێرێکە جدی بکاتەوە کابوسی ئاوارەبوون لە هزر و تاکی کورد لابدات و چیتر لە لاپەڕەکانی مێژوو ئەم وێنە تراژیدیە ڕەشبینیەی ئاوارەبوونە لە هزری کوردە بسەڕێتەوە دەوترێت کورد لەوەتەی هەیە بەشی ئاوارە بوونە بۆ بە حەقیقەت ئەوەتەی میلەتی کورد هەبووە ماڵی بە کۆڵی خۆیەوە بووە هەر دایمە دەربەدەر و ئاوارە و نەکبەتی و نەهامەتی ڕووی تێگرەوە لەبەر ئەوەی ئێمە چەنگە بەدەست داگیرکەران و زاڵ و زۆرداران و گیرمان خواردەوە ئەو نەش بەدەست شوانی میلەتی کوردەوە حکوم ناڕانی حکوومەتی دیکتاتۆری خائینی خوێنمژی میلەتی کورد کە دایمە لە خزمەتی میلەتی خۆیانەوە هەر بە کرێگیراوی وڵاتانی دەرەوە بووە کوردی داما و هەموو کاتێک تەماشاکەی لەم ڕۆژە لە دوای ئەم ڕیفراندۆمە نەکبەتەی کە ئاژبەتاڵیان بەسەر میلەتی کورداهێنا ئەم خائین و خۆفرۆشانە خەڵکی قەرەتەپە و جەبارە و تووسفورماتویان ئاوارە کردوە دەربەدەن و بەبەوەی کەسی خۆیان تێبگەین بۆی کەس خۆی بە ساحیبی ئەمانە بزانێت دایمە ماڵمان بە کۆڵی خۆمان و تووشی دەربەدەری و ئاوارین بەدەست دەسەڵات بەدەستەوەی کە شوانێکی عادل و ڕێکوپێکمان نەبووە هەچیمانەوە هەمووی خاین و خۆفرۆش بوو لە بنای مەساڵتی خوایشی کردو چەند جار جەناب ئاوارە بووی لە ژیانتە قوربان لە 63 بە بیرمێ جاری ئاوارەبووم لە ئاژبەتاڵەکەی 74 جارش کە هەر ئاوارە بووین ئێستاش میلەتی کورد هەر فەرقی چێ و برادرانەی کە لە تووسخورمات و قەرەتە بۆ جەبارە و ڕاگەن هەر کەس و کاری من هەر هاوزمانی من هاودینی من ئەمانە جاش کە بەدەست میلەتی کوردەوە ئاوارە و نەکبەتی ڕووی تێکردنەوە کەسی ساحێبیان نییە حکوومەتێک نییە کە بەدەنگیانە و سیلامش بڵ ئەرە کاکە ئێوە بۆچی بچیتان بەسەراو ئێوە واتان لە میلەتان بۆ فرۆش خاکتان بۆ فرۆش حکومڕانی بەم شوان و گاوان و نەزان و عوامانە ناکرێت چۆن بتوانین وا بکەین جایەتر خەڵک ئاوارە نەبێتەوە قوربان هەتا ئێمە خاوەنی ئەم دەسەڵاتانە بین خاوەڵی ئەم بەرپرسانە بین ئەبێ هەر ئاوارە شوڕوت و دەربەدەر و ئاوارە بین ئەمانە حکومڕانیمان کەن مەسیرمان لەمە خراپتر و باشتر نابێت بکەین بۆی جایەتر ئاوارە نەبینەوە ئێمە ئەتوانین شوانێکی باش دروستکەین بەڵام شوانەکانمان نایەن شوانی باش بێت شوانی باشمانەیە خەڵکی مستەقەفمانەیە خەڵکی تێکۆشەرمانەیە خەڵکی شەرنی هەر پێشنەکەی کۆندانێن
خەڵکێکی پیاوی ماقولمانەیە لەم وڵاتەیە پیاوی وامانەیە زۆر مسەقەفە لە دەرەوە لە هەموو دەوڵەتەکان داوای لێمان گوتی کاکە واز بێنن لەم بەزمە گوناح ئەم ملەتە بەڕاستی گویان لە هیچ دەوڵەتێک نەگرت گویان ئەمریکا زۆر زلزە حەزەکەم بزانی نە ئێران چاری ئەمریکاکە نە هیچ وڵاتێک ناتوانێت پەرچەمی ئەمریکا بداتەوە لەبەرەوەی دەوڵەتی ئەمریکا قووەتی هەیە بەڵام ئێمە گەر بە قسەی ئەمریکامان بکراوە بە خەسب ئێمە وەختی وابوو لە هەولێر 10 تەیارە دابەزی شەوی 20 تەیارە دابەزی کوا تەیارەکان کوا لە وڵاتەکانە وایان لێمان کرد ئێمەیان ڕسوا کرد من بۆ خۆم ئامۆزایەکم لە دوو شەهید بووە یەکەم ئیمتیازە لەگەڵ شەهید حەمەد ڕەشا هەموو خەڵشایە دێمە پێشمەرگە بووینە لەوە وڵاتمان بە ئازادی ڕزگار کردووە بەڵام کە کوردن ڕزگار کرد تۆ نابێ ئەم وڵاتە بخۆی ئەم وڵاتە تەعادا لەم وڵاتە بکەی ئەمە وڵاتێکی دیموکراتیە وڵاتێکی قانونە بەڵام ئەگەر نەیەت و شوانەکەمان باش نەبێ بە هەمومان یەکگردومان نەبێ برایەتیمان نەبێ زەرەرەکەین با ئەمە بێتە دەرزێ بۆ کورد و کوردستان لەبەر خاتر شەهیدەکانمان لەبەر خاتر ئەنفالەکانمان 8,000 بەرزانی 8,000 هینی گەرمیان ئەنفال هەموو من بە کورد و کوردە هیچ فەرقی نییە بەڵام ئەگەر هۆش نەکەنەوە ئەمانە لە خۆیان زەرەرەکەن لە ناوە ئینتفازەیەکی گەورە ئەبێ ئاگاداری خۆیان بن من وەک پێشمەرگەی کۆن پێیان دەڵێم قەسەم بەخوا وەک عەلا بە تەورەیان کوژن پیاوە بن پیاو نابن بۆ خۆیان پیاو بن دەیان پیاوی مسەقەفیان کوژ لە وڵاتەیە پیاوی خەڵک نەعەدالەتیان کرد باشە من قسەیەکی حەقەکەم ئەڵێم کورد ئەبێ فکر کاتەوە کەس نییە حەز لە زەر ئاڵای خۆی بکە من ئامە حەزەکەم ئاڵایەکم بیوە سرم بەرزە کوردم هیچ کەسێ نییە حەز لە ملەتەکەی خۆی بکە حەز لە ملەتی کورد نەکە ئێمە حەزەکەین ئاڵامان بوایە بە ڕێک و پێکی بە هەمومان بە گۆڕان باشە گۆڕان بۆ یوسفیان دەرکرد سەبەبی چییە وایان زانی ئەمەش ئێمەین دەرمان بگەن گۆڕانە دەریان بکەن بزان چیان پێیان کرد نابێ ئینسانە بێ فکر کاتەوە داوا لە خوای گەوراکەم لە سەرکردەکانمانەکەم بە هەمومان بە هەموو کورد یەک بگرین ئیشەڵا ئەگە ئینتیفازە بکەنە سەر خۆمانەوە گەوەیە بە خۆمانم بەڵام جارێترە بێ فکرکەین و ئەم وڵاتە گوناحە بە ئەم وڵاتەمان لە دەست دەرنەچێ من سپاستانەکەم بۆچی کورد بەشی ئاوارەبوون بووە ئاوارەبوون وەکو کابوسێکە لە مێشک و لە هزری تاکی کورد دەرناچێت هەتا ئێمە خاوەنی ئەم دەسەڵاتانە بین خاوەڵی ئەم بەرپرسانە بین ئەبێ هەر ئاوەڕەش و ڕوت و دەربەدر و ئاوارە بین ئێمە جارێ شوانێکی باشمان نەبووە لە هەموو حیاتمانە لەبەرەوەی هەر ئینسانێک ڕانێ شوانێکی باشی نەبێت دایمە گورگەی خوا میلەتی کورد هەر دایمە کارەساتی بەسەریت لەوەکەی هەیە هەر ئاوارەی و دەربەدەریێت 75 ئاوارە بووم بۆ ئێران و لە ئێرانەوە هاتمەوە کردشکە ئاوارە مۆلەکەت بوو ئاوارە ئێران بووینا خەرچی هەولێرم هەر ئاوارەی دەستی خۆمانی لە سولێمانی ما حتا ئەمانە لەسەر حکم بن هەر ئاوارا بینەوە ئیتر لازم ناکە وان خۆیان بخۆ دەزانی لەناو ئەم هەموو نیحمەتە خۆشەدا بوون حکومەت بوون دەوڵەت بوون لەخۆیان تێکدا ئێمە شەمە دەست کردو ئەمە ڕابۆچوونەکانی هەوڵاتیان بوو سەبارەت بوو بەبەتەی خستمانە ڕوو کورد بۆچی بەشی ئاوارەبوون بووە ئێمە هیچی کە ناڵین خۆتان گوێتان لە وەڵامەکان بوو کە هۆکارەکانی ئاوارەبوونی کورد چییە بەڵام هەرەوەندە ئەڵین هیوادارین جارێکی تر سیاسەکان سیاسەتی حەکیمانە بکەن بۆی جارێکی تر کورد ئاوارە نەبێتەوە هیوادارین جارێکی تر کورد نەگەڕێتەوە خاڵستان پەیامیم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموولاکان بەخوای گەورە ئەسپێرین خوا گەورە پشت و پەنای هەموولاکان